بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە ئاماری توشبوانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان دەکەین لە ساڵی 2023 دیارە ساڵ دوای ساڵ ئاماری توشبوانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشانە دیارە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەی کە تۆمار کراوە نزیکەی 80,000 توشببووی شێرپەنجە تۆمارکەوە ئێمە باز لە ئاماری 2023 دەکەین کە 9,911 کەس توش بوون و بەراوردێکشی دەکەین لەگەڵ ساڵی ڕابردوو بەڵێ دیارەوە ئاماری فەرمی وەزارەتی تەندروستی حکوومەت یاریمی کوردستانە ئەوانەی کە لە ساڵی 2023 لە نەخۆشخانە و سنتەرەکانی توشبوونی شێرپەنجە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک تۆمار کراون بەم شێوەیە لە هەولێر زۆرترین ڕێژەی توشبووان لە هەولێر تۆمار کراوە 5456 توش بووە کە ڕێژەی لە 155 توش بووانە لە سلێمانی 3275 توش بوو تۆمارکراوە کە ڕێژەی لە 133 لە دهۆک ئەوەی کە تۆمارکراوە لە نەخۆشخانە و سنتەرەکانی توشبوونی شێرپەنجە 1180 کەسە کە لە 112 توش بووانە کۆی گشتی لە 2023 لە ساڵی ڕابردوو ئەوانەی کە تۆمارکراون 9911 بەڵێ بینە سەر ئاماری بە پێی شارەکان دیارەوەی کە ئەو 9911 کەسەی کە لە نەخۆشخانە و سندەرەکانی توشبوون بە شێرپەنجە لە هەرێم تۆمار کراوە بەشێکیان هاوڵاتی هەرێمی کوردستان و دانیشتوی پارێزگاکانی هەرێمن و بەشێکی دیکەشان لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق و هاتوون بۆ چارەسەر و لێرە تۆمار کراون ئەوانەی کە لە هەرێمی کوردستانن 8601 کەس لە هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو توش بوون کە ڕێژەی لە 187 و شارەکانی عێراق ئەوەی کە لە هەرێمی کوردستان تۆمار کراون 1310 کە ڕێژەی لە 113 واتە لە کۆی ئەو 9911 توشبووی کە لە 2023 تۆمار کراون لە 113 ئەو کەسانن کە لە شارەکانی دیکەی ناوەڕاست و باشووری عێراق هاتوون لە هەرێمی کوردستان خۆیان تۆمار کردووە ئەوەش کە وڵاتی هەرێمی کوردستانن لە 187 توشبووان دانیشتووی هەرێمی کوردستانن و ڕێژەی ڕەگەزی نێر و مێ ئەوانەی کە توش بوون زیاتر بڵین ڕەگەزی مێ توش بووە لە 155 توشبوانی شێرپەنجە لە ڕەگەزی مێن لە هەرێمی کوردستان و لە 145یان لە ڕەگەزی نێر بەڵێ بینە سەر ئاماری توشبوانی منداڵان بە شێرپەنجە لە هەرێمی کوردستان کە ئاماری وەزارەتی تەندروستی هەرێمە لە سلێمانی زۆرترین ڕێژەی توشبوونی منداڵان تۆمار کراوە 203 منداڵ توش بوون لە هەولێر 147 لە دهۆک کەمترینە 69 منداڵە و کۆی گشتی 2023 ئاماری توشبوونی منداڵان بە شێرپەنجەوانەی کە تۆمار کراون 419 منداڵە کە لە نەخۆشخانە و سنتەرەکانی توشبوون بە شێرپەنجە لە هەرێم تۆمار کراون بینە سەر بەگشتی ڕۆژانە ساڵی ڕابردوو بە تێگەڕا ساڵی ڕابردوو لە هەر ڕۆژێکە 27 توشبووی نوێ لە نەخۆشخانە و سنتەرەکانی تایبەت بە شێرپەنجە لە هەرێمی کوردستان تۆمار کراون لە دانیشتوانی هەرێم و شارەکانی عێراق ئەوەی کە سەدای نەخۆشخانەکانی کرد لە هەرێمی کوردستان ئەوەی کە دانیشتوی هەرێمی کوردستان ڕۆژانە لە 2023 23 توشبووی نوێ بە تێگەڕا لە دانیشتوانی هەرێم تووشی نەخۆشی شێرپەنجە بوون و تۆمار کراون لە لایەن وەزارەتی تەندروستیەوە بەڵێ بینە سەر ئاماری توشبووان بەراوردێک پێین لە بینی 2022 و 2023 بەم شێوەیە لە ساڵی 2022 لە هەولێر 4304 کەس توش بوون بەڵام لە 2023 ڕێژەکەی بەرز بۆتەوە بۆ 5456 لە سلێمانی 3323 کەس لە 2022 توش بوون بەڵام لە 2023 ڕێژەکە بۆ 3275 واتە ڕێژەکە کەمترە لە 2022 و لە دهۆکیش بە هەمان شێوە 2022 1423 کەس تۆمار کراوە لە 2022 و لە 2023 لە 2023 بەڵێ 1180 کە کەمتر تۆمار کراوە لە دۆ کۆی گشتیەکە دیارە لە 2022 9061 توش بوو تۆمار کراوە لە 2023 9911 واتە زیاتر لە 850 کەس زیاترە لە 2023 زیاترە بەراورد بە 2022 بەڵێ بینە سەر هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە دیار ڕێکخراوی تەندروستی جیهانی کۆمەڵێک هۆکاری دەستنیشان کردووە
کە وا دەکات هاوڵاتیان تووشی شێرپەنجە بن یاخود ڕێژەی توشبوون بە شێرپەنجە زیاد بکە لەوانە پیسبوونی ژینگە بە دووکەڵی ئۆتۆمبیل کارگەکان و کوالیتی سوتەمەنی ئەو مادە ژەهراویانەی کە دەچنە ناو ژینگەوە و جگەرە کێشان و نێرگەلایەکێکی دیکە لە هۆکارەکان خواردنەوەی مادە کوحولیەکان و خۆراکی ناتەندروست نەبوونی چالاکی وەرزشی و جوڵا و زیادبوونی کێشیش یەکێکی دیکەیە لە هۆکارەکان و بە هەمان شێوە کۆمەڵێک هۆکاری دیکە هەیە وەکو هۆکاری بۆ ماوەیی و نەخۆشیە ڤایرۆسیەکان کۆمەڵێک هۆکاری دیکەشەیە کە وا دەکات ڕێژەی توشبوون بە شێرپەنجە زیاد بکات و ئەو هۆکارانش کەوا دەکات شێرپەنجە ڕێژەی توشبوون کەم بێتەوە پاگڕاگرتنی ژینگەیە و دوورکەوتنەوەی لە جگەرەکێشان نێرگە لەو مادە کوحولیەکان بووە خواردنی خۆراکی تەندروستە و چالاکی وەرزشی و جوڵەیە و لە هەمان کاتدا زیاد نەبوونی کێش ئەمەش وا دەکات کە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە کەم کاتەوە بەڵەوەی کە بینیتان ئاماری توشبوانی شێرپەنجە بوو لە هەرێمی کوردستان وەزارەتی نووسی باسی لەو کردو بە ڕێژەی زیاتر لە 80 دەرمانەکانی توشبوون بۆ چارەسەری توشبوانی شێرپەنجە دەست دەکەوێت و بەشێکیشان کە دەستیان ناکەوێت ناچارن بە بڕەپارێکی زۆر لە دەرەوە بیکڕن بەخوای گەورەتان سپێری خواتان لەگەڵ